کارگەمە لە ساڵی 2011 دەست بەکار دروستکردنی کرا لە 2015 کۆتایی پێهات یەکەم ڕۆژی وەبەرهێنانی ئەم کارگەیە دەستی پێکرد لە 21 ئازاری 2015. ئەم کارگەیە دروست کرا لەو کاتێک کە دەست بە دروستکردنی کرا پێویستیەکی زۆر هەبوو بۆ ئاسن، هەتا سعرێکی گەلێ زۆر بوو، بۆیە بە پێویستی زانی و ئەم ساحێبی ئەم وەبەرهێنەری ئەم پرۆژەیە بە پێویستی زانی کەوا شیشی بیناسازی دروست بکرێبەوەی بۆی بە کوردستان و هەموو عێراقیش دابینی بکات. توانای ئەم کارگەی ئێمە 1,250,000 تەنی ئاسنە، 650,000 ئەتوانین بکەین بە شیشی بیناسازی بە قیاساتی لە 10 بۆ 32 ملم و 600,000 تەنەکەی تریشی بۆ ئاسنی پیشەسازی کە پێوترێ پرۆفایل. ئەو پرۆفایلە چی حەدید زاویەیە لەگەڵ ڕاستە چەنەڵ ئەم شتانە پێک دێنێ. ئێمە وەکو شیش ئەتوانین ئەگەر مەجالمان بدەنێ ئەتوانین لەگەڵ کارگەکانی ئاسنی ئەم وڵاتە کە لە کوردستان 7 کارگە هەیە ئەتوانین دابینی هەموو پێداویستەکانی کوردستان و عێراقیش بکەین. لێرە ئەمە بەشی سکرابە، بەشێکە لە معمەلەکە کارگەکەمان کە بۆ دروستکردنی ئاسنە. پێشەشی کە ئاسنمان بۆیێت ئەمە لە مەحافەزاتەوەیەت و لە ناوخۆشەوە ئاسنمان بۆیێت کەیەکەیەت یەکەم جار ئەینەرین سەرا ئەگرن سایرەکان، ئەو وەختە باجیانینێ بە پێی باجەکان یەنە ژوورۆ بە پێی ئەرقام کە هاتە ژوورانێ ئەو وەختە چێتە سەر قەپانەکە. قەپانەکە یەکەم جار فەحسی موشعیە کرێت بۆ موادەکان ئەگەر موادی شیمیایی تیا بێت بۆ ئەوەی ئەگە بزانیم جیازمانێ کاتی کە مشیع بێت جیازەکە لێیات، ئەگەر مشعیتیانە بێت لێ نایەت کە مشعیتیا بێکسەر بە دەرێکینە دەرەوانێ ناڵیمێتە ناو کارگەوە لەبەروی مەمنوعە. جاری دووەم ئەی کێشین بە پڕی سایرەکان. ئەو وەختە کە کێشامان لێرە لوژنی ئیسلاممان هەیە 4 نەفەرن دەست دەکەن بە داگرتنی موادەکان کە موادەکان داگیرە. ئەو وەختە بەشی فەرزمانێ، ئەنی لێرە خۆی 3 بەشمانێ، بەشی ئالیات، بەشی فەرز و بەشی ئیستیلامە. کە ئیسلامەکە کرا دوایەوە ئەچێت بۆ فەرز. فەرزەکەش لەوێ ئاسنەکان جیاکرێتەوەێ تاان پیسەکانی لێ جیاکرێت و کارتۆن و موادی کۆنکرێتی و لەگەڵ موادی دەبڵ و بڵەکانیش. بڵەکان دەبڵەکان عیلاجیانەکەین بۆی بڕینەوانێ ئەم بڕینەوانێ و بڵەکانیش هەر بە گازکەتەر ئەیان بڕین. ئێمە لێرە مەجموعی هەندیمان هەیە و کرێکاری بیانیمان هەیە و کرێکاری ناوخۆیشمان هەیە. دوای ئەوەی کە فەرزەکان کرا ئەو وەختەش بە سیارە نەقلێکی بۆ ناو کارگا. تاان موادی تەقەمەنی بە هیچ شێوەیەک وەرناگرین کە ئیبینی لە سیرەکە سیرەکانە ئەگەڕینەوانێ و موادی کەپسیشمانێ کەپسەکانیش هەر وەرناگیرێت لەبەرەوەی نازانی ناوەکەی چیترا ئەوی ژەر وەرناگرێت ڕافزنەوەوانە لەلای ئێمە. و لە کاتی فەرزەکەشە تاان مەشاکیلی ختوڕی هەیە لەبەرەوەی کەوا هەندیجان بڵە غازی تایە نازانین. اینجا ئەمە مەجموعەیەک کارمەندمان هەیە ئەمانە خاص تەقەمەنین، ینی کە تەعینمان کردوون خاص تەقەمەنیان ئاسنەوانەیە و مەجموعی کەشمان هەیە پیاز لێ گازکەتەر ئەمانە پاچە گەورەکان ئەبڕنەوانێت چونکە کەینێری بۆ کارگە نابێت لە مەترێک زیاتر بێ پاچەکان.
دوای کە سکرابەکەی تەنها حوزەکانی سکرابیاردەوە لە حوزەکانە لە ڕێگەی کەماشەوە دێتە ناو سەلەی سکرابەوە سەلەی سکرابەکان لە ڕێگەی عەرەبانەوەیتە ژوورەوە بۆ ناو نەوشۆ بۆ ناو بەشی توانەوە ئێرە ئیەیەفە فڕنی توانەوەیە وە جۆری فڕنەکە ئیەیەفە ئەلیکتریکال ئارک فڕنەسە لە ڕێی سێ قوتبی کارەباییەوە سکرابەکەمان بۆ توێنێتەوە خطواتی ئیەیەف بە چەند مەرحەلەیەک تێپەڕێت مەرحەلەیەکەمیان مەرحەلەی چاوجینە واتە تێکردنی سکرابەکە بۆ ناو فڕنەکە مەرحەلەی دووەم مێڵتینێکە لە ڕێگەی سێ قوتبی کارەباییەوە بێ وەک باسمان کرد بۆ مەرحەلەی سێیەم مەرحەلەی ڕیفاینینە لە دوای توانەوە هەندێک خۆڵ و پیسی خەبەسێ لە ناو سکرابەکەیە کە پێویستە جیا بکرێتەوە ئەمە مەرحەلەی ڕیفاین لە دوای مەرحەلەی ڕیفاینی مەرحەلەی تاپینیەت کە ئاسە تواوەکە ڕۆگرێتە ناو مەنجەڵەی ئاسەی تواوە بۆ دەستکەوتنی هەر مەنجەڵێک لە ئاسەی تواوە نزیکەی کە وەزنەکەی 110 تەن بۆ 150 تەنە پێویستمان بە نزیکەی 130 تەن لە سکرابە بێت ئەم 130 تەنە لە ڕێگەی مەنجەڵی سکراب بۆگرێتە ناو فڕنەکەەوە بە سێ هەنگاو و پلەی گەرمەکەی ئەگاتە نزیکەی 1650 پلە بۆ 1600 پلە و پێویستی تقریبا نزیکی ساعاتێکە بۆ دەستکەوتنی یەک مەنجەڵ لە ئاسەی تواوە کە وەزنەکەی 110 بۆ 150 تەنە بێت ئێرە کۆنترۆڵ ڕوومی فڕنەکەیە کە لێرە و لە ڕێگەی ئەم چەند کۆمپیوتەرەوە کە لێرەیە شەکان ئەین بە ئۆتۆماتیکی تەحەکومەکرێ بەسەر فڕنەکەیە کردنەوەی فڕنەکە داخستنەوەی توانەوەی چاوجنی سکراب هەموو شەکان لێرە بە ڕێگەی لە ڕێگەی کۆمپیوتەرەوە گرێ هەمی ئۆتۆماتیکە شەکان نیچی لێرە بەدەست ناکرێت چونکە لە کاتی شکردنی فڕنەکەیە خەتەرە مرۆڤ لە فڕنەکە نزیک بێتەوە چونکە پلەی گەرمەکەی بەرزە و احتمالی تەقینەوە هەیە هەندێکات لەناو سکرابە تەقەمەنی دروستە بێت کە بێتەوەی تەقینەوە لە فڕنەکەی ئەمانە هەمی خەتەریاتن لەسەر حیاتی ئینسان لەبەرەوە لە کاتی ئیشکردنی فڕنەکەیە ئینسان نابێت بچێتە دەوروبەری فڕنەکەەوە چونکە خەتەرە و لێرە هەموو شەکان بە ئۆتۆماتیکێکرێت و لە ڕێگەی حاسیبەوە بکرێت ئێرە بەشی ئەڵێفە بەشی دووەمە دوای کە سکرابەکەمان توانەوە لە ئیەف لە فڕنەکە دوای دەستکەوت ئاتەتواوەکە هێنی بۆ بەشی ئەڵێ بۆ مەعالەجەکردن لەم قۆناغەیە ئاتەتواوەکە جادر گەرمەکرێت و موادی بۆ ئیضافاکرێت پێکاتەی کیمیایی ئاتەتواوەکە وەک ستاندارد نییە کە دەوێت بە پێی جۆری سکرابەکەی کە بەکاردێناوە گۆڕێت ئێمە لێرە بە پێی دوو ستانداردی شەکەی ستانداردی ASTM و ستانداردی BSDS و بە پێی جۆری تەڵەبی ئیشەکەکەین دوای کە عینە لە لیکویستیلەکە وەرەگیرێت فحسەکرێت دوای فحسکردن بە پێی ئەنجامی نەتیجەی فحسەکە بڕیارەیە کە ئایا ئاستەتواوەکەمان بە کەڵکی ستانداردی یا بە کەڵک نایەت دواتر لە ئەسەر ئەنجامی فحسەکەمان موادی ئیضافاکەین بۆ لیکویستیلەکە چ موادێکی نەقەت بوو بۆی زیادەکەین ئەو موادەشی کە لێی زیادە لێی دەرەکەینەوە هەتا ئەچێتە زمنی ستانداردەوە دوای کە گەشتە زمنی ستانداردەوە ئەنێدرێت بۆ بەشی کاسری و لەوێ سەبەکرێت دوای کە سامپڵەکە لە لیکویستیلەکە وەرەگیرێت لە ئاسەنتواوەکە هێنرێ بۆ ئێرە بۆ بەشی تاقیگە بۆ فحسکردنی ئێرە وەک باسمان کرد لەسەر دوو ستانداردە ڕۆی ستانداردی ASTM ئەمریکان سۆسایتی فۆر تێستینگ ماتریال لەگەڵ ستانداردی BS ستانداردی بەریتانیا ئەپێ تەڵەبی کۆستۆمەر ئیشەکەکەین دوای کە سامپڵەکە وەرەگیرێت لێرە فحسی بۆکرێت پێکاتێکی کیمیایی نمونەکە دیاریەکرێت کە نمونەیەکە لە لیکویستیلەکە لە ئاسەنتواوەکە دواتر لەسەر ئەنجامی فحسەکە بڕیارەیە کە چ موادێک کەم و چ موادێک زیادە ئەم موادانی کە کەم ئیضافە ئەکرێت ئەم موادانی کە
زیادە هەوڵەدرێت لی دەبێنرێت و ئەم هەنگاوە ئەم پرۆسەیە بە چەند هەنگاوێک تێپەڕێت یەکەم جار سامپڵێک وەرەگرێت و فاتەگرێت لەسەر ئەنجامی ئەوە موادی بۆ ئیزافاگرێت سامپڵی دووەم وەرەگیرێت ئەگەر لەگەڵ ستانداردا مقارن نەکرا لەگەڵ ستانداردا مەضبوط بوو ئەوە پاسە بێ بۆ مەرحلەی کاسین ئەگەر لە زمانی ستانداردا نەبوو دووبارە موادی بۆ ئیزافاگرێتەوە زیاتر معالەجەگرێت هەتا وای لێ پێکهاتەی کیمیایی ئاسنتەوەکەمان هەبێت بۆ پێکهاتەی کە ئێمە مەبەستمانە. بەشی سێمە بەشی دروستکردنی قاڵە بە پێوترێت سیستم واتە کۆنتینوس مەشین دوایە کە ئاسەتەوەکەمان بوو بە و ستانداردێک ئێمە پێویستمانە دواتر ئاسەتەوەکەمان هێنێ بۆ ئێرە بۆ دروستکردنی قاڵب لێرە شەش لاینمانەیە کە قەڵبمان بۆ دروستەکە و درێژی قاڵبەکانمان 12 مەترە وە کۆڕۆستەژێریاکەی 50 سانتی بە 50 سانتیمە و شەش لاینمانەیە وە کەپەسیتیەکەی ساڵانە 1200 ملیۆنێک و 200,000 تۆنە ئینتاجەکەی ساڵانە ئەوەندەیە. لەم بەشەیە دواوی ئاتەتەوەکە سەبەکرێت دواتر بە چوار ئاڕاستاوی لێت هەنگاو بە هەنگاو تا لیکویستیلەکە ئایبەتێت و شەوەیەک وەرەگرێت دواتر بەڕێڕەوێکی دیاریکراوەیەتە خوارەوە و لە درێژی 12 مەترە قاڵبەکە ئابڕدرێتەوە بەردەوام ئاو لێبێت بۆ ساکردنەوەی هەتا کووە لێبێت کە ئاسەتەوەکە شەوەیەکی دیاریکرا وەرەگرێت دواتر بەڕێڕەوێکی دیاریکراوەیەتە خوارەوە و لە درێژی 12 مەترە ئابڕدرێتەوە. ئێستا شیشی ئێرانی هەیە تورکی هەیە ئۆکرانی هەیە بەڵام بە شێوەیەکی کەمتر لەوەتی ئێمە دەستمان بە وەبەرهێنان کردووە هاوردنی ئەو شیشانە کەمتر بۆتەوە بەڵام ئێمە داواکارین لە بەرپرسەکان ڕێگری بکرێتەوە یا زەریبەیەک بخرێتە سەر ئەو شیشانە بۆ ئەوی بەرهەمەکانی ئێمە بتوانین تاجەکەمان بەردەوام بێ. ئێستا خۆتان وە بزانم بینیتان کەوا چەندێک خەزینم هەیە لەبەرەوەی شیش هەیە و کوالیتی ئەم شیشەی من باشترین کوالیتیە حەسب ستاندەری ئەمریکی و بەریتانی و ئایزۆ بەکاری دێنین ئەمریکی ASTM A615 گرێدی 6 دەرەکەین و BS 4449 و ئایزۆی 6935 بەم مواسەفاتێکی عالەمی ئەم شیشە بەرهەم دێنین. هیچ کێشەیەکمان نییە و هەفتەی ڕابردوو شەهادەی ئایزۆمان وەرگرت ئایزۆی 9001 2015 کەمە نوێترین شەهادەیە کە لە ئایزۆ ئەیبەخشێ بە کۆمپانیەکە.
لە دوای بەرهەمێنانی قاڵبەکان لە بەشی توانەوە بەرهەمهێنان لەم بەشەی ئێمە دەست پێکات. سەرەتای بەرهەمهێنان پێک هاتووە لە فڕنێک. ئەم فڕنە توانای هەیە لە سەعاتێکە لە یەک کاتژمێرە 120 تەن بەرهەم بهێنێت. دوای ئەوەی کە قاڵبەکان ئەچێتە ناو ئەم فڕنە گەرم ئەکرێت بۆ پلەی گەرمی 1150 پلە. دوای ئەوەی کە دوو کاتژمێر ئەمێنێتەوە لە ناو ئەو فڕنەیە پاشان لە فڕنەکایەتە دەرەوە بۆ ناو ڕۆڵەکان کە بۆ ئەوەی ئەو قیاسە ئینتاج بکەین کە ئێمە ئەمانەوێت. قیاسانەی کە لای ئێمە ئینتاجەکرێت لە 6 بریتیە لە قیاسی 10 ملیم، 12 ملیم، 14 ملیم، 16 ملیم، 18 ملیم، 20 ملیم، 22 ملیم، 25 ملیم، 28 ملیم، 32 ملیم. بە گوێرەی داواکاری بازار ئێمە ئەم بەرهەمانە بەرهەم ئەهێنین. ئێمە ڕۆژانە لەم بەشە توانامان هەیە 2000 تەن بەرهەم بهێنین لە هەموو ڕۆژێکە. ئەمەش ئەکەوێتەوە سەر داواکاری بازار و داواکاری کڕیارەکانمان. ئێمە لەم کارگەی خۆماندا شیشەکانمان بەرەمەهێنین بە کوالیتیەکی زۆر بەرز کە هاوتایە لەگەڵ کوالیتی جیهانیدا کە بریتیە لە کوالیتی ASTM BSDN ISO کە بەرهەمەکانمان چەند ساڵێکە ئێمە بەرهەمی ئەهێنین تا ئێستا توانیومانە ببینە مایەی ڕەزامەندی بەکارهێنەرانی بە شێوەیەک کە دەتوانێت ڕکابەرایەتی بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی جیهانی بکات. دوای ئەوەی کە قاڵبەکان گەرم کرا پاشان لە فڕنەکایەتە دەرەوە. دوای ئەوە ئەچێتە ناو چەند ڕۆڵەیەکەوە. ئەم ڕۆڵانە بۆ ئەوەیە کە بمانەوێت ئەو قیاسی کە ئەمانەوێت بتوانین ئینتاجی بکەیت بە گوێرەی بچووکی و گەورەی قیاسەکان. 16 ڕۆڵەمان هەیە کە پیاە تێپەڕ ئەبێت شیشەکە. دوای ئەوەی کە ئەم 16 ڕۆڵەیەتی ئەپەڕێنێت ئەچێتە ناو ئامێرێکەوە پێی ئەوترێت BGV. دوای ئەوە ئەویش هەر بۆ بچووکردنەوەی قیاسەکانە بۆ بچووکترین سایز کە 10 و 12 و 16. دوای ئەوەی کە شیشەکە بەرهەم هات اینجا پێویستی بە سارکردنەوە هەیە بە بۆنەی ئاوەوە. دوای ئەوە ئەچێتە ناو شوێنێکی ترەوە کە پێی ئەوترێت QTB کوینچین تێمپەرین بار. لەوێ بە ئاو سار دەگرێتەوە تا پلەیەکی گەرمی دیاری کراو کە ئەمیش بە گوێرەی ستانداردەکان مامەڵەی لەگەڵا ئەکرێت. دوای ئەوە ئەچێتە شوێنێکی تر کە پێی ئەوترێت دیڤایدین شیر واتە بڕین. لەم شوێنە هەموو شیشەکان 84 متر 84 متر ئەبڕێت. پاشان ئەچێتە شوێنێکی تر کە پێوترێت کوڵین بێت شوێنی سارکردنەوەی شیشەکان بە بۆنەی هەوا کە هەموو شیشێک لەم شوێنەیە 84 مترە. دوای ئەوە کە بەرهەمەکەمان تەواو سارد بووە و 84 متر بەرهەم هێنراوە پاشان ئەچێتە لای ئامێرێکی تر پێوترێ بڕینی سارد کۆڵت شیر. لێرەش بە گوێرەی داواکاری بازار بۆ ئەو قیاسەی کە ئێمە ئەمانەوێت لە درێژی بۆ نمونە 6 متر یا 9 متر یا 12 متر ئەم جیازە ئامێری بڕینی سارد ئەی بڕێ کە زۆربەی داواکاری بازار ئێستا 12 مترە. پاشان دوای ئەوەی کە ئامێرەکەمان 12 متری بڕی شیشەکان ئەسنا شوێنێکی تر پێی ئەوترێ شوێنی کۆکردنەوە. لە شوێنی کۆکردنەوە هەموو قاڵبەکان کە هاتووە لەو سەرەوە لێرەش بە گوێرەی داواکاری بازار جارێکی تر دووتەن ئەبەسرێت پاشان ئەچێتە شوێنێکی تر بۆ بەستن کە پێوترێ ئامێری تاین مەشین پاشان ئەچێتە شوێنی بارکردن و بە بۆنەی سیارەکانەوە ئەچێتە بازار و ئەچێتە دەستی بەکار بەرەکان.
کارگە ئێمە 650 کارمەند کاری تیاکە لەم 650 تقریبا 400 خەڵکی ئەم منتیقەیەن مهندس و فەنی و ئەو شتانە بگرە لە چەمچەماڵەوە هەتاکو سلێمانی دەوری 400 کەسی فەرمی بەدایمی لای ئێمە دەوامەکەن دەوری 300 کەسی تریش نافەرمی کەوا فەرزی سکرابمان بۆکەن لەگەڵ ئەو مقاولانێکەوە ئێمە فەرزمان بۆکەن معنای وایە دەوری 600 کارمەندی ئەم منتیقەی بازیان و چەمچەماڵ و ئەڵایی و سلێمانی لەم کارخانەی ئێمەیشەکەن باقیەکەی تریشی کارمەندی بیانین سینیمان هەیە و هندیمان هەیە ئەوانە لەبەرەوەی تۆزانی ئەمە تەکنەلۆژیەکی تازەیە خبرەیەکی وانییە لە ئیشکردن بە ئیشکردنی ئەم نەوع کارخانانە. پێشنیاری من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی بەغا ئەوەیە کەوا ڕێگریە بکات لە هاوردەی ئەو شیش و ئەو ئاسنانەی کە لە دەرەوە دێنە ناو وڵات لەبەرەوەی یەکەم ئەمە عوملە سەعبێت و ئەیبیتە دەرەوە ئەمە یەک دووەم ئەم کارخانانەی ئێمە توانای هەیە بە هەموو معمەلەکانە توانیان هەیە هەموو پێداویستی عێراق و کوردستانیش دابین بکەین باشە من بۆچی بچم لە دەرەوە شیش بێنم کە شیشی خۆم باشترین مواسفەیە منافەسەی مواسفەی تورکی ئۆکرانی ئێرانی هەموو مواسفەیەکەین یعنی بۆچی لە ساڵەکەی من دەرچێتە دەرەوە بۆچی شیشەکەی من نەفرۆشرێت ناو بازار.